دیارە وەکو هەموو ساڵەیە کە نەورۆز لە قەندیل پیرۆزەکرێت نەورۆز لە 20 مانگەوە بگرێت لە 18 مانگیشەوە خەڵک بە جۆش و خۆشەوە هاتووە لێرەیە ماوەتەوە لە 20 مانگە ئاهەنگێکی بەردەوام هەیە و بەرنامەکان هەموو ساڵێک بەرنمەیەکی باشدا ئەندرێ بۆ بناری قەندیل و ئەمشەو گەنجانی ئێمە بە مەشغەڵ بەرەو شاخەکان ڕۆشتن و یعنی لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی هەموو پێداویستیەکانەوە ئەمەدەکاری باش کراوە ئەم ساڵ لە بناری قەندیلە هەڵبەت هەموو ساڵێ جیاوازی هەیە بناری قەندیل بەڵام ئەم ساڵ لە هەمووی جیاوازتر ئەوە بوو کە پەیامی ڕێبەرا بۆ پەیامی ئاشتی وای کرد کە لە چوار پارچەی کوردستانەوە بە جۆش و خۆش بەشداری ئەم ئاهەنگە کرێ بە تایبەتی ژنان کە پێشەنگایەتی چۆن بۆ شۆڕشەکەن واش پێشەنگایەتیان بۆ ئەم پەیامی ڕێبەرا بووە کە لە 8 مارسا بینیمان چۆن بووە ئێستش لە قەندیلە لە چوار پارچەی کوردستان بینیمان کە چۆن پێشەنگایەتیان بۆ ئەم جەژنی نەورۆزە کردووە و جەژنی کوردانە جەژنی قەندیل بە تایبەتی بۆتە سمبولی کۆکردنەوەی هەر چوار پارچەی کوردستان و لە هەر چوار پارچەی کوردستانەوە بە هەزارەها خەڵک لە بناری قەندیل 3 ڕۆژە ماوەتەوە و خەڵکێکی زۆر لە ئەوروپاوە بێجگە لە کوردەکان لە ئەوروپاوە کە بەڕاستی سەفەرەکانیان خستۆتە مانگی جەژنی نەورۆز و لە مانگی سیا سەفەرەکانەکەن و ئەنتەرناسیۆنالێکی زۆر ڕووی کردوتە شاخەکانی کوردستان و بە تایبەتی لە قەندیل ئەم شەوەن یعنی ئەوەی کە ئەمڕۆ لە قەندیلە کرێ بە هەزارەها خەڵک ئێستا لەناو ئەم ئاهەنگایەوە ئاهەنگەکەشتی دەستی پێ نەکردووە لەبەرەوەی لە دوای 12 ئاهەنگ دەست پێ ئەکات بەڕاستی لەگەڵ کەش و هەوای سارد لەگەڵ کەش و هەوای بارانە خەڵک بێجگەرەوە یعنی ئەوە بە جۆش و خۆشە لە بناری قەندیلان هەمیشە قەندیل بۆ دوژمن بۆتە شوێنی گەورەترین مەترسی لەبەرەوە گەورەترین بەرخۆدان لە بناری لە قەندیلایە قەندیل بۆتە سەرکەوتنی گەلی کورد و تۆقاندن و بەزاندنی دوژمنان بۆیە هەمیشە ئێمە لە قەندیل نەورۆز پیرۆزەکەین و داواش لە تەواوی خەڵکی چوارپارچەی کوردستانەکەین بە تایبەتی باشووری کوردستان و بە تایبەتی گەنجان ژنان ڕووبکەنە بناری قەندیل و بناری قەندیل ڕۆحی نەورۆزی تایە ڕۆحی زیینوبوونەوەی سروشتی تایە چۆن ئەبینین کە نەورۆز سەری ساڵی نوێی کوردیە هەم ژیانەوەی کوردستانە و ژینگەیە و بەڕاستی خاک یەک پارچە سەوزی پۆشیوە بۆیە داوا لە تەواوی گەلی باشووری کوردستانەکەین ساڵانە ڕووبکەنە بناری قەندیل و لە بناری قەندیل ئەو جۆر خرۆشەی کە هەر چوار پارچەی کوردستانی کۆ کردوێتەوە لێرە قەندیلەکرێ لە هەمووی خۆشتر ئەوەیە کە ڕاستی ئێمە لە چوار پارچەی کوردستانە ڕوومان کردوێتە قەندیل بەڵام یەک نەتەوە یەک زمان و ئەمانەین بەڵام لە هەمان کاتیشا کەلتورمان جیاوازە هەر یەکی بە بەرگی تایبەتمەندی ناوچەکەی خۆی یا دەڤەرەکەی خۆی پارچەکەی خۆی هاتووە بەڕاستی یعنی جوانیەکی ئاوا یاوە بە سروشت و لەگەڵ سروشتا تێکەڵ بووە بە تایبەتی ژنان بەجلە ڕەنگە و ڕەنگەکانیان بەجلە کەلتوریەکانیان ئەو نەیتن نەورۆزیان خۆشکەن ئەو نەیتن خاوەنداریمان کرد لە پەیامەکەی ڕێبەرهاپۆ هەر یەکی بە تایبەتی ژنان بەجلی ڕەنگە و ڕەنگە و بەجلی ئاڵاواڵەوە و بەجلی کەلتوریەوە بەشداری ئاهەنگی نەورۆزەکەن یعنی تام و چێژێکی تایبەتی هەیە و ئەو پەیامەی کە ڕێبەرهاپۆ یای بە ئێمە هەمیشە ڕێبەرهاپۆڵێ هەر کۆمەلگایە تا ژن ئازاد نەبێت کۆمەلگا ئازاد نابێت و پەیامی یا بە ئێمە کە بە چوارچڵە نێرگسەکەی پەیامێکی زۆر قوڵ بوو بۆ ئێمەی ژنان کە بەڕاستی خسینێتە بەردەم بەرپرسیارەتێکی گەورەوە کە ژنان ئەبێ پێشەنگایەتی بۆ کۆمەلگا بکەن ژنان ئەبێ خاوەنداری لە کۆمەلگا بکەن و ئێمەش وەکو ژنانی باشووری کوردستان هەردەم لە ڕێو ڕێبازی شەهیدان لەسەر فکر و فەلسەفەی ڕێبەراپۆین و لەسەر ڕێو ڕێبازی شەهیدان بەردەوامین نەورۆز پیرۆز بێت نەورۆز پیرۆز بێت لە هەموو گەلی کورد نەورۆز پیرۆز بێت بە تایبەتی لە بنەما لە ڕێبەراپۆت بە تایبەتی لە بنەماڵەی شەهیدان بە تایبەتی تر لە شەهیدەکانمان کە خوێنی ئەوان بوو کە بووە هۆی هەوێنی ئاشتی بۆ هۆی هەوێنی ئەم سەرکەوتنە بۆ هۆی ئەوەی کە ئێمە ئەمڕۆ بتوانین لە بناری قەندیل بە ئازادانە و ئازایانە لە بناری قەندیل هەموو ساڵێک نەورۆز پیرۆز بکەین بۆیە ئێماڵین قەرزاری شەهیدانین ڕۆحی شەهیدەکانمانین پیانەڵین ڕۆحتان شاد بێ ڕێو ڕێبازی ئێوە بەردەوامە سڵاوە نێرین بۆ ڕێبەرهاپۆ سڵاوە نێرین بۆ چوارپارچەی کوردستان سڵاوە نێرین بۆ ئەو بەرخۆدانە بێوێنەیە کە بەبێ چەک لە بەنداوی تشرین بەرخودانەکرێ بۆ ماوەی 2 مانگە خۆپاراستنێکی گەورە لە بەنداوی تشرین نەکرێ بۆیە گەلەکەمان هەمیشە سەربەرزە بە گەریلا هەمیشە سەربەرزە بە شەروانان و سەربەرزترین کە خاوەنی ڕێبەرهاپۆین پێشوازی لە چالاکیەکان کردو لە پەیامەکەی ڕێبەرهاپۆ لە نەورۆز کردووە بینیمان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی 15 ڕۆژە هەموو ڕۆژێ لە یعنی بە شێوەیەکی ڕێخستن بە شێوەیەکی سیستماتیک لە ڕۆژهەڵاتی کوردستان
کوردستان هەر ڕۆژە لە شارێک و لە شارۆچکەیەک ینی نەورۆز پیرۆزەکەن وە لە باکووری کوردستان لە ڕۆژاوای کوردستان بەداخەوە کە ئەڵین لە باشووری کوردستان کە ڕۆحی ئەو دەسەڵاتە ڕۆحی نەتەوایەتی و نەورۆزی مرانوە لە باشووری کوردستانە بەڵام ئەو هێڵی کە هێڵی ئازادی و لەسەر فکر و فەلسفەی ڕێبەر بووین لە قەندیل هەموو ساڵی ئێمە نەورۆز پیرۆزەکەین بۆیە جیاوازترین لە باشووری کوردستان بەداخەوەم بۆیە ئەمە هەمیشە بانگەوازیەکەین لە تەواوی خەڵکی باشووری کوردستان کە بۆی ڕۆحی نەورۆز بە زیینەتی بمێنێتەوە خاوەنداری لێ بکەین چکە دژمنانی ئێمە هەموو ساڵێک لە پێش نەورۆز ینی شەهیدە دریا و تیرۆرە کرێن لەبەرەوەی کە جەژنە نەتەوەیەکەمان کە جەژنی نەورۆزە بێڕەڵە بەڵام بینیمان لە 16ی سێ لە هەشتاوە چۆن لە هەڵەبجا شارێ خاپور کرا بەڵام لە 21 سێ نەورۆز بە جۆش و خۆشیەکە و خاوەنداری لە نەورۆز کراوە و ئێسش بینیمان چۆن کۆمەڵکوژی لە کۆبانی کرا بەداخەوە لە کاتی نەورۆزە بەڵام لە ڕۆژاوای کوردستان خاوەنداری ئەکرێەوە لە باکووری کوردستانە سەرڕای ئەو هەموو گرتنەوە ئەو سەرۆکی شارەوانیەکانە گیرێ ئەو هەموو پێشنگی ژنانی پێشنگ لە زیندانەکانان بەڵام بە جۆش و خۆشە خاوەنداری لە نەورۆزەکرێ ئەوە هێزی بەرخۆدانی ڕێبەراپۆیەوە هێزی بەرخۆدانی ئەو گەری لەو شەروانانەیە کە ئەمڕۆ ئەتوانین خاوەنداری لە نەورۆزکەین و هەمیشە خاوەنداریمان لە نەورۆز و لە بۆ نەنەوتەوەیەکان کردووە نەک تەنیا نەورۆز لە باشووری کوردستانە بەڵکو هەشتی مارسیش ڕێگریمان لێکراوە ئێمە لە باشووری کوردستانە هەتا بۆ نەمامچاندن لە هەواری شارە ڕێگریمان لێکراکە بۆنەیەکی ژنانە بۆە لەو ڕۆژە پیاوانی باشووری کوردستان و دەسەڵاتی باشووری کوردستان بۆنەی تایبەتیان بگوڵیان ببەخشێتەوە بەسەر ژنان پێشنگایەتی بۆ بۆ ئەو کۆشاناکەن بەڵام لە هەموو بۆ نەتەوەیەکانە دەسەڵاتێکە ئالوودە بووە لەگەڵ داگیرکەرانە پشتی کردوێتە گەلەکەی خۆی وەلا لەگەڵ دژمنە دەستی تێکەڵ کردووە بۆیە دەیەوێت ڕۆحی هەشتی مارس و ڕۆحی نەورۆز لە باشووری کوردستانە بیمرێنێ بەڵام خەڵک بە شێوەیەکی زۆر بەرامبەری وەستاوەتەوە بینمان چۆن خاوەنداری لێکرد بەداخەوە لە باشووری کوردستان مەهنە هەواڵ هاوڕێکە چالاگوانێکی مەدەنیە و ڕێخەر بۆ ئەوی خەڵکی هەولێر بێنێ بۆ بنانی قەندیل بەڵام بەداخەوە هەروەکو چۆن ترسنۆکانە هێزەکانی دەسەڵاتدارانی پارتی و بەرزانی چەند کەسانێکی دەمامکدار ئەو هاوڕێ چالاگوانە ئێمەیان ڕفاندووە بۆیە داوای لێرۆشەوە داوای ئازادی هاوڕێ کە چالاگوانێکی مەدەنیە داوایەکەین بۆیە هەمیشە دەسەڵات ویستێتی ڕۆحی تاک لە باشووری کوردستانە بمرێ بەڵام بە فکر و فەلسفەی ڕێبەراپۆ بینیمان چۆن لە نەورۆز لە چوارپارچەی کوردستان ئەو کۆشانە بەردەوامە لێرە پەیامەنێرم بۆ تەواوی خەڵکی باشووری کوردستان بۆ ساڵی ئایندا ڕووکەنە بناری قەندیل بەڕاستی ڕۆحی نەورۆز لە بناری قەندیلایە ئەو گۆرانیە کە حەسەن زیرەکە لێ ئەمڕۆ ساڵی نەورۆزە هاتەوە لە بناری قەندیل ئەو ڕۆحە و ئەو تامو چێژایە بە تایبەتی لە ژنان لە گەنجان وەرن لە بناری قەندیل نەورۆزتان پیرۆز بکەن و جارێکی تر نەورۆز لە تەواوی گەلی کوردوگەلانی ئازادی خواست پیرۆز بێت بەر لە هەر شتێک نەورۆز لە قەندیلەوە پیرۆزەکەین لە ڕێبەرئاپۆ لە زیندانی ئیمڕالی و پیرۆزەکەین لە تەواوی زیندانیانی سیاسی لە تێکۆشەرانی ئازادی لە سەر و هەمویانەوە لە بنەماڵەی شەهیدان لە ڕاستیان نەورۆزێکی جیاوازمان خەریکین بەڕێ ئەەکەین ئەمڕۆ نەورۆزێکی مێژوویە بەڕاستی نەورۆزێکی پڕ جۆش و خرۆشە لەگەڵەوەی کە لە مانگی پیرۆزی ڕەمەزان داین لەگەڵەوەی کە کەش و هەوا زۆر هاوکار نییە بەڵام خۆشبەختانە لە هەموو شار و شارۆچکەکانی باشووری کوردستان لە باکووری کوردستان لە دەرەوەی وڵات دۆستە ئەنتەرناسیۆنالەکانمان میوانێکی زۆرمان هەیە ینی چالاکی جۆرا و جۆری هوەری هەموو ئەو پلانانەی کە دانراون ئەو بەیان و لێدوانە فەرمیانەی کە هەبوون پێشکەش کران هەتا ئەم کاتە بەڕاستی نەورۆز بەو جۆرە بەڕێوە ئەچێت کە پلانی بۆ دانرابوو وەکو کۆمیتە بەڕێوە کە کۆمیتە ئامادەکاری بۆ کردبوو وەکو خۆی بەڕێواچێ هەیەجانێکی زۆر مۆراڵێکی زۆر بەشداریەکی باش لە هاوڵاتیان هەیە لەگەڵەوەی وتم کەش و هەوا ئاوایە بەڵام جۆش و مۆراڵی هاوڵاتیان گەرمتری کردووە نەورۆزەکە و بێگومان ئەو جۆش و خرۆشەش لە یان ئەم جیاوازیەی نەورۆزی 1925 کوردی لەگەڵ نەورۆزەکانی تر بەڕاستی پەیامی سەدە پەیامی ئاشتی ڕێبەرئاپۆیە ئەوەندەی تر مۆراڵی داوە بە خەڵکی ئەوەی کە بەرکەوتنمانەیە لەگەڵ هاوڵاتیان زۆر کەیفخۆشن بە نەورۆزێکی مێژووی ئەناسێنن و زۆر بە هیوا و ئومێدن و چاویان لە پەیامی ڕێبەرئاپۆیە و چاویان لە پەیامی دیکەیە و چاویان لە هەنگاوەکانی ئاشتی و گەیشتن بە کۆمەڵگەی دیموکراتیکە لە ڕاستیە وتم جیاوازی
ئەم نەورۆزە لەگەڵ نەورۆزەکانی تر پەیامی ڕێبەراپۆیە دەزانی ڕێبەراپۆ بە لێدوانێک توانی جیاوازی زۆر گەورە دروستکە لە ئاسی دنیاە ڕۆژەف دروستکاوە لە ناوخۆی ماڵی کوردیشە ئەمڕۆ زۆرێک لە حیزبە سیاسەکانیش بەشداریان هەیە لێرە لە کەسایەتیەکان لە بیر و ئایدیا جیاوازەکان لێرە وەکو ئەوەی کە نەورۆز بۆنێکی هەر هەمومانە بێ جیاوازی بەڵام خۆشحاڵن بەوەی کە پەیامی ئاشتی هاتۆتە دەرەوە ئەم پەیامە وای کردووە کە بەشداربوون زیاتر بێ هیوا زیاتر بێ ئومێد گەشت ببێتەوە لەگەڵ سەرهەڵدانی گوڵ و نوێبوونەوەی سروشتا گەلی کوردیش هەست بە لەدایکبوونەوەیەکی نوێیەکە ئەویش پەیامی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیک ئەو نوێبوونەوەی لەگەڵ خۆیان هێناوە بە ئومێدین کە هەنگاوەکان بەرەو نەورۆزی داهاتوو بە ئازادی جەستەی ڕێبەرئاپۆ پێکەوە لە ئامەد بێیان لە قەندیل پێکەوە پیرۆست بکەین بەڕاستی ئەو خەڵکە بەو هیوایەیە و ئومێدەوارین کە هیوای هەمومان بێتە دی دەمی ئاشتیە لە ڕاستیە ڕێبەراپۆش دەستی درێژ کردووە بۆ ئاشتی و پەیامەکەی پڕێتی لە ئاشتی خوازی ڕێبەراپۆ دەستی قورسە بە تێکۆشانی ئازادی گەریلا بە تێکۆشانی ئازادی گەلی کورد چ لە ڕۆژاوای کوردستان چ لە ئەو خەباتە مەدەنیە دیبلۆماسیە سیاسی دیموکراتیە کە لە دەرەوەی وڵات بەڕێوە ئەچێ و لە هەر بەشێکی کوردستان بۆ ئاشتی وەکۆڵێ سەردەم هاوکارە ئەگەر دەوڵەتان هاوکار بن سەردەم هاوکارە و سەردەمی ئاشتیە و ڕێبەرئاپۆش بۆ ئەم قۆناغا دەتوانێت خاوەن پرۆژە بێ و خاوەن پرۆژێ و پێشکەشی کردووە و ئەو پەیامەشی داوە بە دەوڵەتی تورکیا و بە دەوڵەتانیش کە ناوچەکە مەحکومە بە گۆڕانکاری بە نوێکردنەوە بە دیزاینکردنەوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلی کورد بەسەر چوار دەوڵەتە دابەشکراوە کە چەقی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەگرێتەوە کەواتە چەقی گۆڕانکاریەکان لە ئەو ناوچانەوە کە کورتیایدا ڕۆڵ و پێگەی هەیە ڕوو ئەدات بۆیە وەکو گەلی کورد دەست پێشخەری ئاشتی بۆ تەواوی ناوچەکە هێنێ بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هێنێ ئێمە خاوەن پەیامی ئاشتین و هەموو کاتێک گەلی کورد بۆ ئاشتی دەستی درێژ کردووە بەڵام لە شەڕیشدا بۆ بەرگریکردن لە خۆمان وەکو گەلی کورد بە زهنیەت خۆی دەپارێزێ بە چەک خۆی دەپارێزێ بە هەموو جۆرێک هەوڵی خۆپاراستن دەدا بەڵام ئاشتی خوازە ئێمە ئەمانەوێ هەموو چەکێک کب ببێ لە دنیادا نەک تەنها لێرە پێمان خۆشە لە فەڵەستین لە ئیسرائیل ینی ئاشتی ببێ بە چارەسەری هەموو پرسەکان لە سەدەی 21 بێگومان بۆ ئەمەش ژنان کرۆکی پێکهێنانی کۆمەڵگەی دیموکراتیک پێکەهێنن تێکۆشانی ئازادی ژن بناغەی پێکهێنانی ئەو تێکۆشانەیە بۆیە وەکو ژنانیش بەڕاستی لێرە هەم ڕۆڵی ژنان ئەبیندێ و هەم ئەرکێکی گرنگ لە دوای پەیامی سەدە کەوتۆتە سەرشانی ژنان کە ئێمە وەکو ژنان لە باشووری کوردستان پێشتری ژووتمانە لە کاتی ڕاگەیاندنی پەیامی سەدە لێرەشەوە لە نەورۆزەوە پەیامی خۆمان نوێکەینەوە بۆ ڕێبەراپۆ بۆ ئاشتی هەموو کاتێ هەر ئەرکێ بکەوێتە سەرشانمان ئامادەین جێبەجێ بکەین پیرۆزباییم هەیە بۆ هەموو ژنانی گەلی کورد و ژنانی ئازادی خوازی هەموو دنیا ئەڵێن سەدەی 21 سەدەی ژنە وەکو ڕێبەراپۆ دەڵێ و ژنان دەبێ یەکگرتوو بن ژنان دەبێ خەباتی پێکەوەی پێک بێنن بۆی بتوانین بگەین بە ئازادی بە ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتی